خۆشەویستان لە هەرکوێ بینەر و بیسەرمان سڵاو و ڕێز و خۆشەویستی ئەمەتان پێشکەش لە خزمەتتانین لە بەرنامەی دیداری تایبەتەوە بۆ تاوتوێکردنی باس و بابەتی هەڵبژاردنەکان کە باس و بابەتی گەرمی ئەمڕۆیە لە خزمەت کاک سەید برایم عەلیزادە سکرتێری گشتی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانین. زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیەتان قبول کرد و ئێمەتان گەورە کرد. زۆر سپاس بۆ ئێوەش و بەخێر بێن و سڵاویشم هەیە بۆ بینەرانی کورد کاناڵ. هەربژین. کاک سەید برایم هەروە کە خۆتان دەزانن باس و بابەتی هەڵبژاردن لە وڵاتێکی ئازاد و دیموکراتیکدا واتە دەبەخشێ. ئایا هەر لە سەرەتاوە گەر لە خومەینیەوە بین پیا هەڵبژاردنێک کە پێوەری دموکراتیک و ئازادە نەیپێوە بێ لە کۆماری ئیسلامیدا بوونی هەبووە؟ بەڵێ بە تاکید بوونی نەبووە. جارێ بە هەر لە گوڵی سەرتۆپەکەیان ئەو پێدابین کە ڕفراندۆم بوو. ڕفراندۆم کوتیان 98% خەڵک بەشداری کردووە. جاری وا بدیان 99% هەمووانە، بەڵام خۆتان دەزانن چەند میلیۆن خەڵکی کورد بەشداری نەکرد. بێزگە لەوانە خەڵکی تورکمن سەحرا بەشداری نەکرد. بۆ زۆر جێگا بۆ دێهات ئەسڵەن سندوقی ڕێی دەنگدان نەچوو. ئەسم بژاردنیشی ڕێیەکان وا لە کاردانە بوو، بەڵام خۆیان هەرواز سەرجەم حسابیان کرد. تەغەلوب لە ڕاگەیاندنی نەتیجەی هەڵبژاردنەکان هەر لە ڕۆژی ئەوڵۆ دەستی پێ کرد. لە دوای ئەوەشدا تەنیا بۆ ماوە بۆ چەند دەورەیەک تەنیا مەجالێک کە هەبووە ڕقابەتی بینی خۆیان بووە. لە عالەمی ڕقابەتی بینی خۆیاندا جا تازە لە عالەمی ڕقابەتی جناحەکانی بینی خۆشیاندا ئەنواعی تەزویر و تەغەلوب هەبووە، ئەنواعی پاشقولگرتن لە یەکتر هەبووە. هەمویان ینی هەموو ئەوانەی کە دۆڕاون مدعی بوون و ناڕازی بوون. تازە ئەوەش لەو حەزەوە ینی تەنانەت نەک ڕقابەت ڕەفاقەتیان ڕعایەت نەکردووە لە بینی خۆیاندا. ئەوە ینی پێشینەتی. اینجا هەر جارەی بە فێڵێک و بە وعدەیەکی بێ بنەما هەوڵیانداوە خەڵک بێننە پای سندوقی دەنگدان و خەڵکیش لەبەر بێدەرەتانی لەبەر ئەوەی کە ئاڵترناتی و بەدیلشی نەبووە جاروبارە بۆ بەشداری کردووە، بەڵام هەر زۆر زوو خەڵک لە بەشداریکردنی خۆشی پەشیمان بووتەوە. زۆر زوو معلوم بووە کە ئەوەی کە بە نێوی ئیسلاح تەڵەب کارێکی هاتوۆتە سەرکار، ئەوەی بە نێوی میانەڕەو هاتووە سەرکار، ئەوەی بە نێوی تۆندرەوە هاتووە سەرکار، هەمووی لە یەک قماش بوون تا ئەو جگای کە بە ژیان و بەڕێچوون و سەرەتاییەکانی خەڵک مەربوط دەبێت. دیارە لە سەرەتاوە هەر بۆ جۆرێکە خۆشتان فەرمووتان بە درەوە بە تەڵەکەکردنی خەڵک و بە خۆڵ لە چاوکردنی خەڵک هاتن، بەڵام پێتانوانیە ئەو بەستێنە ئامادە بوو لە ئێراندا بۆ ئەو خۆڵ لە چاوکردنە بۆ ئەو دیکتاتۆریەتە ئیسلامیە کە ئێستا دەبینین ئێمە؟ بەو معنایە بڵێ تەوهماتێک بوو لە سەرەتاوە، خەڵک ئینقلابێکیان کرد بوو، شۆڕشێکیان کرد بوو و هێشتا جارێ تامی ئەو شۆڕشیان نەچێشت بوو، هیچ بەرهەمێکیان لێ هەڵ نەگرتبەوە کە جارە هەر دیکتاتۆری و سەرکوردەستی پێکرد بە شوێنەوەدا شەڕی ئێران و عێراق 8 ساڵ شەڕی ئێران و عێراق هات لەژێر ئاور باران و موشک باران و شەڕدا مەجای ئێتراز و ناڕەزاتی دەربڕین زۆر کەم بوو. کارخانەکان تعتیل کران، کرێکارانێنەوە ڕاپێچی مەیدانەکانی شەڕ کرا، دانیشگاکان تعتیل کران، ینی بە جۆرێک لە جۆرەکان مەجای ڕادەربڕینیان لە خەڵک ئەسەندەوە. 8 ساڵی شەڕی ئێران و عێراق کە تەواو بوو اینجا وتیان دێوە 8 ساڵ شەڕ بووە، وێرانکاری بووە، هەرچی بووە، دەبێت مەجالمان پێ بدەن، فرسەتمان پێ بدەن، وڵات ئاوادان دەکەینەوە دووبارە ئەو بەستێنەیان خۆڵخاند کە خەڵک چاوەڕوان بن، ئینتزار بن بەشکەم دوای شەڕ و دوای وێرانکاری لە پرۆسی ئاوادانکردنەوەی وێرانیەکاندا نانێکش بردەوردە بکەوێتە سفرەی خەڵک. 8 ساڵیش بەو جۆرە مۆڵەتیاندا. وەختی ئەو 8 ساڵش تەواو بوو، ینی دوای 8 ساڵیش هیچ گۆڕانکارێک لە ژیانی خەڵکدا پێک نەهات، تەوەقوعات دووبارە چۆسەرێ. اینجا لە نێو خۆیاندا بۆچوونێک پەیدا بوو، ئەو بۆچوونیان زاڵ کرد بەسەر کۆمەلگادا کە ئەوە دەبێت بەستێنی سیاسی بووە گۆڕانکاری ئابووری ئامادەکەین، دەبێت فەزای سیاسی بکەینەوە تا بتوانین گۆڕانکاری ئابووری بکەین. خەڵک وتیان بشکەم ئەوە تەحولی بێ ئەوە ڕێگایەک بێ. 8 ساڵیش بەم جۆرە لەژێر ناوی ئەوەی کە خەریکن بەستێنی سیاسی وردەوردە بۆ گۆڕانکاری ئابووری فراهم دەکەن، خەڵکیان چاوەڕوان ڕاگرت. ئەوە ئیتر وردەوردە هەرچی زەمان گوزەرا خەڵک بۆ نەتیجە گەیشت کە لە ڕێی هەڵبژاردنەوە هیچ گۆڕانکاریەک چاوەڕوان ناکرد لەو ڕژیمە. و دیتمان لە 96 خەڵکی تر لەوە تێپەڕیەوە
هەڵبژاردننی تر ئەو واتایی خۆشی حتا بە مانای تەوەهم و خۆشباوەڕی و ئینتزار و ئەوانش نەما. کاک سەیبراهیم هەر لەو کاتە کە ئەو خەڵکە بەستێنی ئەوەیان هەبوو کە حکوومەتێکی وەکو کۆماری ئیسلامی بە سەریاندا زاڵ بێ، خەڵکی کوردستان نایەکی زۆر گەورەی بە کۆماری ئیسلامی گوت. پێتان وایە ئێستاش ئازادی لە چاوی خەڵکی کوردستانەوە جیاوازترە لە خەڵکانی دیکە یانە؟ بە بڕای من ئێستا جەماوەری خەڵکی کوردستان زۆر خۆشنیە و معتەبەرن لە ناو خەڵکی ئێران، چونکە ئەوەی کە ئێستا هەموو خەڵکی ئێران پێی گەیشتووە 40 ساڵەوە پێش 42 ساڵەوە پێش خەڵکی کوردستان چیان کرد، لەبەرەوە عزت و احترامی خەباتی خەڵکی کوردستان لای کۆمەڵانی خەڵکی ئێران زیادی کردووە. ئەوە یەک لە لایش کەشەوە بۆ خەڵکی کوردستانیش ئەوە ڕۆشن بووتەوە، چونکە مقاومەتیان کرد، قوربانیاندا، شەڕیان کرد، هەموو بوارێکی خەباتیان تاقی کردەوە، بەڵام ویان ڕۆشن بووە وەکو لە وەڵشەوە ڕۆشن بوو کە خۆیان بە تەنیا جمهوری ئیسلامیان پێ ناڕوخی، کە وایە دەبێت هاوپەیمانێکی بەهێزی هاوچارە نووسی سەرتاسەریان هەبێ. ئەوە وردە وردە جۆرێک لە هاوپشتی و هاوپەیمانێکی تەبیعی لە ناوەڕۆکدا خەریکە بینی خەڵکی کورد و کۆمەڵانی خەڵکی هاوچارە نووسی خەڵکی کورد لە ئێران پێک دێنی. تۆڕە کۆمەڵایەتیەکان ئینتەرنێت زانیاریەکان کە لە ئانووساتدا دەگاتە دەستی خەڵک چەندە کاریگەری بوو لە ئەوەی کە خەڵک بزانن کۆماری ئیسلامی کێیە؟ بێگومان کاریگەریان هەبووە، بەڵام لەوەش زۆرتر ژیانی واقعی بوو کە کاریگەری دانا لەسەرین ئەمان نت هیچ وعدە و بەڵێنێکیان بە ئەنجام نەگەی، قەرار بوو مستەزعف پەنابن بوون بە لایەنگری نیۆلیبەراڵی هارترین شکلی سەرمایهداری جیهانی، قەرار بوو مثلەن ئازادی و دموکراسی بۆ خەڵکی وڵاتە بەدی بێت، تونترین سەرکوتیان بەسەر خەڵکدا سەپاند، مافی دیاریکردنی چارەنووسیان لە میلەتەکان سەندەوە، کرێکاریان بەنی هایەت دەرەجە چەساندەوە. دەبەرەوە ئەو واقعیەتانەی ژیان بوو کە ئەو خەبەر هاتنە کۆمەڵایەتی دروست کرد. ئەلبەتە پێشکەوتنی تەکنۆلۆژی و تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەوانش دەوری خۆیان هەبوو، طبعا لەوە بۆ لاشەوە گرنگتر دەبێت بۆ ئەوەی کە زانیاری بگا بەدەست خەڵک، بۆی و بەتایبەت بۆەوەی کە حرکات و مبارزاتی خەڵک هەماهەنگ بێ، هاوکات بێ، بەیەکتر زووتر بێ لە گیرروگرفتەکان یەکتر ئاشنا ئاگادار بن و زووتر خۆیان لەگەڵ خەباتی یەکتر ڕێک بخەن. ئەوەتی و بەڵام ئەساس هەر ئەو ژیانە بوو کە ئەو خەبەر هاتنە کۆمەڵایەتی بشوێنەوە. دیارە حکوومەتە پاوانخواز و توتالیتەرەکان ماموڵەن بۆ خۆیان دوژمنتراشی کەکەن بۆ ئەوەی کە خەڵک چاواشە بکەن. کۆماری ئیسلامی ئەو کارەیە هەر لە سەرتاوە کرد بە دوژمن خەڵکی ترساند. لەلایەکی تریشەوە خەڵکیش بەرحاڵ ئەرواکە پێشتیش عەرزم کرد ئەو بەستێنەی هەبوو تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبوو، ئینتەرنێت نەبوو، زانیاری کەمتر بوو، چوارچێوەیەکی بەستراو بوو لە ئێراندا. و ئێستا پێتان وایە چاواشەیەکی ترماوە کە کۆماری ئیسلامی بتوانێت لەسەر خەڵکی تاقی کاتەوە؟ بە بڕای من بەڵێ هێشتا جمهوری ئیسلامی هەوڵ دەدا بۆ ئەوەی کە هەڕەشەی شەڕ بەسەر سەری و کۆمەلگادا ڕاگرێ و خەڵک لە بە سووریە بوونی ئێران، بە عێراقی بوونی ئێران، بە نەزەم بە یەمەن بوون و بە لیبی بوونی ئێران بترسێنێ. خەڵک هەوڵ دەدا ئەو کارانە بکە، بەڵام بەڕاستی کرد گەیشتوتە یەسقانی خەڵک، ینی ئێستا لەوە خەڵک تەسەور ناکات لەوە خراپتر. لەبەرەوە هەرچی هەیە هەر نەهامەتیە، هەرچی هەر بێئەنواییە، هەرچی هەیە پێشێرکردنی سەرەتایی تری مافەوە. ئێستاش دەبینین لەو ئاخرین لەو ڕۆژانێک لە هەڵبژاردن نزیک دەبینەوە شمشیریان لە ڕوو بەستووە، هەڕەشە دەکەن بە ئاشکرا، هەڕەشە دەکەن لە خەڵک کەگەنێن بۆ سندوقی دەنگدان ئەوە کافرن و یعنی مانای ئەوە دەتانگرنی ژێر گیر و گاز. هەڕەشە دەکەن لە کاندیدایەکە حەزف کراوە، هەڕەشە دەکەن لە کاندیدایەکە قبولش کراوە کە خۆشتان بێ منازەرەی تەلەڤیزیۆنی دەکەن وا بڵێن وا مەڵێن. لەبەرەوە ینی لە بینی خەڵک و ڕێژیمی کۆماری ئیسلامی هیچ شتێک نەماوەتەوە. بۆیە ئەو نەوع ترساندن و تۆقاندنەش لە هەر شتێک کاریگەرنی. ئەلبەتە من شەخسەن پێم وایە ئێران وڵاتێکە تەجربەی دووسێ ئینقلابی جددی و مهمی تێدا بۆ گۆڕانکاری گەوری تێدا بۆ یەکەم شۆڕشی سەرمایهداری لە ئێران لەو ئاسیا لە ئێران کراوە، لە شۆڕشی مەشروتیەت بوو. بەدوای ئەوەدا بەردەوام کۆمەلگایشی ڕوو لە گۆڕان و ڕوو لە تەحول بۆ خەڵکێکی زیندوی تێدا، خەڵکێک نێبگە بە فەقیری مطلق
عادەتی کردبێ خەڵکێک نییە کە بۆ دەورەیەکی بێنهایەت تەسلیمی دیکتاتۆری بوو بێ بەرەو من پێم وایە ئەم ترسەی کە دانێ بنێنە ناو دڵی خەڵکەوە کە ئێران دەبێتە ئێرانستان و هەر کەسە گۆشەیەکی دەگرێ و شەڕی ناوخۆ بەرپا دەبێ و ئەوانە واقعی نییە بەڵام ئەوان ئێستا جارێ ئەوان هەیە ئەو ترسش دەنێنەوە تەبعاً ئەومانای ئەوە نییە کە نابێ بەرامبەر بە سناریۆیەکی ڕەش ئامادەیی نەبێ وشیاری نەدرێ بە خەڵک سوپای پاسداران تشکیلاتێکی زۆر منسەجمە باش ڕێکخراوە باش تێر کراوە پردەکانی پشتەری خۆیان هەموو ڕووخاندووە بەرەوە مقاومەت دەکات بۆ تێکشکاندنی ئەو مقاومەتی ئەوان بۆ تەنانەت بۆ ڕەواندنەوەی ئەو سیاستانەی نالەباری ڕۆژاواش کە بەرامبەر بە ئێران هەیەی توانین قسەی لێ بکەین بەرامبەر بەوەش تەنانەت دەبێت ئەو شیاریەک هەبێت لەنێو خەڵکدا و دەبێت ڕێکخرا و سازمان و حیزب و تشکیلات و هەموو ئەوانە و ئالتەرناتیڤێکی جددی ڕێکوپێک و پێشڕە و هەبێت تا بتوانێت ئەو پرۆسێ بە سەرنجام بگەێنێ کارێکی غیرە ممکن نییە بەڵام ئاسانیش نییە. لە بوارێکی دیکەەوە کۆماری ئیسلامی هەر ئەڵبەت ئەو شتێک کە جەناب دەفەرمووی سوپای پاسداران تۆکمەیە و پردەکانی پسەری خۆی ڕماندووە بەڵام ئێمە دەبینین ئیسرائیل بە ڕەحەتی ئەتوانێت نفوس کاتە نێو ناوەندە ئەمنیەتەکانی سوپای پاسداران و بیان کڕێ ئەویش لە سەرەوەی دەسەڵاتی سوپای پاسداران ئەمە پارادۆکسێک نییە کاکبرێ بڵە ئەوان شێری ناوەن و ڕێوی دەرەوە ینی ئەوان بەرامبەر بە ئیسرائیل و ئەمریکا و بەرامبەر بە ئەو قودرەتانی گەوری دنیا بەڕاستی هیچیان پێ ناکرێت مزمەحلن ئەوانە لە هاوسەنجێکی هێزی منتەقەیدا توانیویانە سیاسەتی ئەوان تۆزێک متعادل ڕاگرن و لە دژایەتەکانیان کەمکردن ئەگینا ئەم ئامرازی شەڕانەی کە ئەمان بەدەستیانەوەیە بەڕاستی لە چاو تەکنۆلۆژیە کە ئێستا بەدەست ئیسرائیل و بەدەست ئەمریکا و هێزەکانەوەیە وەکو ئەسباب بازی وایە بەڵام ئەو تۆکمەبوونی سوپای پاسداران و بەهێزبوونی ئەو بۆ ژیانی خەڵکە خەڵکێکی بێسیلا خەڵکێکی بێسازمان لە بەرابەر هێزێکی سازماندراو و بۆ تایبەتمەندیش کە بەستان کرد بەشێتر لە کارەکانی کە کۆماری ئیسلامی ئەلبەت ئەوە تایبەتە بە خودی کۆماری ئیسلامی ئاژاوەنانەوە لە دەرەوەی سنووری بە تایبەت ئێرانە بۆ ئەوەی کە بە قەوڵی خۆی ئاژاوە نەیەتە ناو خودی ئێران و خەڵکی بەو شێوە سەرگەرم کردووە بەڵام ئێستا دەبینین ئەو شتە هەرچەند ناڕاستە خۆیە بەڵام ئاژاوی سەرەکیەکە لە ناوخۆی ئێرانە پێتوانیە دۆڕاندوویە بە بڕای من کۆماری ئیسلامی پرۆژەیەکیش کەست خواردووە پرۆژەیەکیش کاس خواردووە لە ڕووی ئیدئۆلۆژیەوە چونکە ئێستا 90% جوانی ئێران سەربەیست فەرزێکی خوادانادن لە حاڵێکدا 42 ساڵە خەریکن بەشی ئیسلامی پەروەردەیان دەکەن هەر لە منداڵیەوە چل حەدیث و قورئان خوێندن و هەموو ئەوانە کاروانی ڕاهیانی نور و ئەنوای پرۆژەهای لەونەوە لە مەدرسەکانەوە دایان مەزراند و خاهرانی زەینەب و مەلایان بردە مەدرسەکان هیچیان بە هیچ نەکرد ئەوەیە نەتیجەکەی پس ئەوجا لە خودی منتەقەکەش نەیانتوانی پەیامێکی پێشکەوتوو پەیامێکی دڵخۆشکەر بدەن بە خەڵکی مسلمانی شیعەش هەتا ئەگەر خەڵک مەسەڵەوە لە عێراق دەبینی پەرچەمەکانیان دێن نەخوارێ عەکسەکانیان لە نێژێر پێ کۆنسولگەرێکان ئاور تێبەردەن ئەوە لە لوبنان هەروە ئەوە دەوروبەری خۆمان لەبەرەوە هیچ پەیامێکی پێشکەوتوشیان نەبوو لە ڕووی ئیدئۆلۆژیکەوە شکستیان خوارد بەو معنایەن دەی لە ڕووی سیاسیشەوە شکستیان خواردەوە ڕژیمێکی منزەوی ڕژیمێکیش پرزە لە نێو خۆیدا ئێستا ڕژیمێک کە ئینسجامی دەرونی خۆشی لەدەستداوە ئێستا بە هەزار دلیل بە شوێن سازشێکی ئابروومەندانە دادەگەڕێ ینی بە شوێن سازشێک دادەگەڕێ کە خەڵک دەرفەتی لێ نەهێنن خەڵک زۆر بە زەعیف و لاوازی نەزانن ئەگەنا ئامادەیە بۆ سازان دەگەڵ ڕۆژاواش بە دروشمی مەرگ بەرە ئەمریکا و ئەوانەشی بێبنەما دەرچوو بۆیە من پێم وایە پرۆژەیەکی شکست خواردووە ئەوەی کە ئێستا دەیکا پەلەقاژەیە کە ئاخرین نەفەسەکانێتی بۆمانەوە بەڕاستی هەر لە دەرەوە و لە ناوخۆی ئێرانیش دیارەوەی کە هەروە جەنابتان فەرمووتان لە بواری ئیدۆلۆژی و سیاسیشەوە شکستی خوارد تەنیا شتێک کە ئێستا تا ڕادەیەک بەدەستیەوە بواری ئابووریەکە هەر ئێستا دەبیستین قائانی بەشێک لە حەشی شعبی کە لەوانەیە ناڕازی بوو بێتن لە کۆماری ئیسلامی و هەڵەو گەڕاونەتەوە هاتووە بۆ ڕازیکردنیان بە هەندێک پارە بەڵام پارەی نەماوە بەڵام ئەوەندە پارەی لە دەستانیە کە وەکو جاران بتوانێت ڕازیان کە ئیدۆلۆژیەکەش کاڵ بووتەوە ئێستا کۆماری ئیسلامی لەکوێدایە کۆماری ئیسلامی ئەلبەتە یەک کاری کردووە کولەن لەو وڵاتانەی کە کێشەی واقعی تێدایە چوە حزوری پێدا کردووە کێشەی نەخڵخاندووە کێشەکە هەبووە
چۆ سواری کێشەکان بۆ کاریگەری سەردانەوە لە عێراق کێشەی شیع و سنی بووە دیکتاتۆری سەدام ئاسەوارێکی بەجێهێشتووە دوای داعش هاتووە هەموو کێشەی واقعی لە لوبنان اختلافاتی بینی سنیەکان شیعەکان و باقی گروپەکانی دیکە کێشەی دەسەڵات و دابشکردنی دەسەڵات لە فەلەستینەوە مەسەلەی ئیسرائیل لە حوسەکان هەل لە دەورەی ئەتحادی شوڕەویەوە کێشەی ئێمن کێشێکی واقعی بووە یعنی تۆ گەرای داناوە لە ناو کێشە واقعیەکاندا ئێستا بە بڕوایم شتێک کە بەتایبەت لە موردی عێراقداوە لە دەبێت زۆر بە وریاییەوە سەرنجی بدرێتی ئەویش ئەوەیە کە هەوڵ دەدا بۆەوەی کە هەرچی شعبی لەسەر پێی خۆی ڕاوەستێ لە ڕووی ئابوووریەوە فێری کردوون کە ئابووری مستەقیلی خۆیان بەجا بە دزی بووە بە تجارەت و بازرگانی بووە بە ئولگو سوپای ئولگوی سوپای پاسداران ئەمەلکردن بووە بە هەر شێوەیەک بووە هەوڵ دەدا بوو ئەوەی کە ئەو تاعهوداتی ماڵیەی کە هەیەی کەمی کاتەوە دەتوانێت ئەوە کازمی هالە بە بڕوای من لە سووریە تەواو بووە لە سووریە جمهوری ئیسلامی نەک بە ئیسرائیل بە رووسیەی دۆڕاندۆی ئەنیەوە رووسەیە کە وردە ڕێگا بۆ دەرچوونی جمهوری ئیسلامی خۆش دەکات و پێم وایە لەم کۆبوونەوانەی وێندا کە لەم ڕژاندا لە ئارادایە یەکێک لەو شتانێک کە تەوافقی لەسەر دەکرێت وردە کشانەوەی ئەو میلیشیانەی ئێرانیە لە سووریا لە موردی عێراقیشدا من پێم وایە لەگەڵ ئەمریکا تەوافقاتی دەکەن هەشتی شعبی موقعیەتێکی لاوااستری دەبێت لە چاوجاران و تاوان ئەگەر ئەمریکا بیهەوێت زۆرتریش فشار بێنە زۆرتری لاوازی دەکات ترەوە لە یەمەنیش ناچارن وردە بەرەو سڵح بچن چارەیەکیان نەشەڕ لە خەیەندیان یەکتر هێناوە بردو و کوشتۆی تر لەو زۆرتر مەجال نەماوە لە مەسەلەی فەلەستینیش مەجالی دەخالەتیان زۆر نییە لەبەرەوەی فەلەستین تەنانەت حەماسیش هاوپەیمانی دیکەشی هەیە وڵاتانی عەرەبیش کۆمەجی دەکەن بەرەو تەنیا سەرچاوی فەلەستینەکانیش جمهوری ئیسلامی نییە بۆیە من پێم وایە جمهوری ئیسلامی ئێستا مشکلی ئەسڵیەکەی ئەوە نییە کە قوڵایی ئەمنیەتی خۆی لە دەرەوەی سنوورەکان پارێزە تا مشکلی ئەسلی و نیگەرانی سەرچیەکەی ترسە لە ڕاپەڕینی زەماوەری ئەوە شتێکیشە هەموو ڕۆژە خەونی کابوسی پێوە دەبێت هەروە کە ناو قسەکانیشمان ئاماژەمان پێکرد ئیدۆلۆژیەکە لە ناوخۆیشەوە کاڵ بۆتەوە بەڵام ئیسا خامنەی دەی باسیەوە دەکە کە دەنگی سپی حرامە باسی حرام و هەڵ بۆ خەڵک دەکا پێت وایە هێشتا حرام و حەڵال بتوانێت خەڵک کێشێتە پای سندوقەکانی بە بڕوای من ئەوانە سواری هیچ تەوهمێکی مەذهبی نینێنی یعنی ئەگەر بڵێ مەسە وەختی خۆی خۆمەینی بە هەر حاڵ مەرجعی تەقلیدێک بوو خەڵکێک اقتدای پێدەکرد تەسەوریەوە دەکراکە مەسەڵەن فەرمانەکانی لە ڕێگای مەذهبەوە و خەڵک وەری بگرێت بەڵام ئێستا خامنەی هیچ کۆڵەتنی ئەتیباری لە ڕووی مەسەبی و ئاینیەوە لە ناو تەنانە ریزەکانی خۆشی نەماوە ئەگەر ریزەکانی خۆشیان ڕاگرتووە ئێستا بەوەی کە باسمان کرد پردەکانی پسەری خۆیان خراپ کردو تێر کراون ئیمکاناتی لە اختیاردایە ئایندەیەکیان نییە لە غێری ئەو ڕژیمە ئەگەر ئەوە نەمێنێت لەبەرەوە ئێستا تەوهماتی مەذهبی کۆڵەترین کاریگەری نییە و ئەو فتوانەی کە ئەو دەیدا بای تورێکە لای خەڵک لەلای ترەوە بینە سەر هەر هەڵبژاردنەکانی ئێستا ئەوانەی کە ئیسە بربژێرن و پاڵێوراون بۆ سەرۆک کۆماری بەناو سەرۆک کۆماری چەند کەسێکن کە کاتێکیشی لەگەڵ یەک دادەنیشن و شەڕەدەنوک دەکەن بازشتان هەڵدەدەنەوە کە بۆ نمونە دەڵێ ڕئیسی تا کلاسی شەشی خوێندووە شەشی سەرەتایی خوێندووە بەڵام ئەو هەموو دەسەڵاتێ بەدەستەوە بووە لە کۆماری ئیسلامیدا ئەو حکوومەتەی کە بە کەسێکی واوە دەسەڵات بەدەستەوە دەگرێت پێت وایە ئیدی لەم سەردەمەدا کاتی بەسەر نەچووە بە بڕای من نەک لەو سەردەمەدا هەر لە ساڵی 58 کاتی بەسەرچوو هاوسەنجی هێز و بارودۆخێکی سیاسی تایبەتی کە ڕەنگە ئێستا مەجالی لە کۆڵینەوەی وردی نەبێ هەموو ئەوانە ئەو ڕژیمەیە ڕاگرت سا کە بە وڵاتریش کاتی بەسەر چووە لەنظەر کۆمەڵانی خەڵکەوە زۆر دەمێکە بەتایبەت لە ئەو دووسێ جار ڕاپەڕینی خەڵکنیشانی داواکە بجەماوەریەنی خەڵک خوازیاری سەرنگونیە و ڕژیمەنێنی و ڕژیمان ناوێت بەڵێ بەتاکیدەوە کاتی بەسەر چووە و کۆمەلگای ئێران ئێستا پێشکەوتوتر متەمەدنتر و متعرضتر لەوەیە کە ئەمانە بتوان بە ئاسانی حکوومەتی بەسەردا بکەن بۆچی دەوام دێنن لەبەرەوە ئەو خەڵکێشتا خۆی ڕێک نەخستۆ بە دیلان گەڵاڵە نەکردو سەرەوەی هەروەی بەڵام ئەوەی کە آخر قسەکان تەوامەژت پێ کرد ئەوەی ئالتەرناتیڤە کۆماری ئیسلامی بەڕاستی وادێ بەسەر چووە بەڵام ئالتەرناتیڤێک نابینین
چی وا دەکات لە ئێراندا نەتوانڕێ ئالتەرناتیڤێکی ئەکتیڤ کارە بەو شێوەیە ڕێک و پێک ڕێک بخرێت؟ پێش هەموو شتێک بە بڕای من سەرکوت و خەفەقانێکی شەدید ینی ئەم سەرکوتەی کە لە توولی ئەو 42 ساڵەدا لە ئێران کراوە لە کەم وڵات بووە، یعنی زۆر سەرکوتێکی بێنەزیر بوو، شکنجە و ئێعدام، کوشتاری دەستە جەمعی، داپۆسین و بێمافکردن، ئەنی ئەوە کەم نییە نەیهێشت و ئۆپۆزیسیۆنێکی کارا لە ناو خۆی وڵات پەروەردە بێ، هەتا لە گۆشەیەکەوە سەری هەڵداوە سەرکوتی کردو. ڕێک و پێکترین و کاراترینی ئۆپۆزیسیۆنی کوردستان بوون کە دەزانین کە بە چه ئاور و ئاسنێک دامپۆسی و هێرشیان کردە سەر و خۆیان بۆ سەرکوتکردنی تیار کرد. ئەوە لەسەر ئێران من پێ وایە بە دەرەجەی یەکەم ئەوەیە. بە دەرەجەی دووهەمیش ئۆزی جیهانیە، ئەنی ئەو حاڵی جیهانیش کۆمەجی کردو بەوەی کە ئەو گەڵان لە بجارێ ئەو بێسلا ئەو ئۆپۆزیسیۆنەی کە ئومێدی بە ڕۆژاوا بەستووە و ئومێدی بە ڕۆژاوا بەستە بوو ئەو چاوی ڕەشیان کاڵ بووە بەڕاستی، ئەنی بۆیان معلوم بوو کە تا ئەمریکا و ڕۆژاوا تا دڵنیا نەبن لێرە دەسەڵاتی دێت سەرکار کە بەرژەوەندی درێژماوەی ئەوان دەپارێزێ کۆمەک ناکەن بە هیچ بەدیلێکی دیکە. جمهوری ئیسلامی بەو هەموو سەرکێشەیەوە تەرجیح دەدەن بەسەر وڵاتێک کە شێواو بێ کە یا بەدیلێک بێت سەرکار کە بە دڵی ئەوان نەبێ. ئەوەش کۆمەجی کردبەوەی کە بەدیلێکی لە ئۆپۆزیسیۆنی لیبەراڵ و بۆژوایی ئێراندا شکڵ نەگرێت. لە مورد چەپەکانیشدا مشکل بەربڵاوی جیهانیان، شکستی شۆڕشی کاریگەری لە ئۆکتۆبر و هەڵۆشانەوەی اتحادی شوڕەوی، ئەو فەزاحەتی کە بەسەر کارگەر دێ لە چین بە ناوی کۆمۆنیزم، ئەمانە هەمووی دەستیاندا دەستێک و بەرەی چەپیشی لاواز کرد. ینی هەم ئەوضاعی داخڵی بەمانای سەرکوت و خەفەقانی بێوێنە بە وەکو فاکتۆری سەرەکی و هەم ئەوزاعی جیهانی و بینەلملەلی دەستیاندا دەستیەک وە ئەو وەزعیەتیان پێکە ناکێستایە، بەڵام هەردووکی ئەوانە لە گۆڕاندان. خەڵک ترسی لە ڕژیم ڕووخاوە، ئەو ئێرعابە تر کاریگەر نییە بێبینایەت و ئەوزاعی جیهانیش خەریکە بەرچاوڕوونیەکی تا پێدا دەبێت بۆ هەموو لایەک. یعنی ئێستا تەنانەت هەموو ئەوانەی کە پیان واوە بە سواری تانکەکانی ئێران ئەمریکا دێن و دەسن و سەناریۆی عێراق لە ئێران تێکرار دەبێتەوە، ئەنە هەل لە ڕوشیان هەڵ نایە باسی بکەن لە هیچ. پەرانتەزێک لێرە باسکەین خێراکە بە هەڵبژاردنەکانی شەوە لەوانەیە پەیوەندێکی نەبێ بینە سەر ئەو باسی چەپ کە باست کرد بە حکمەوە کە خۆتان بیرێکی چەپتان هەیە. چەپەکانی شەگەرە بینین نمونونەکەی چین بەرەو سەرمایهداری چوون بە جیهانی بوون وای کردووە؟ یعنی محکومن بەوە یا نا هەر خۆیان؟ نا بە بڕای من چەپ محکوم نەبوو بەوە، بەڵام ئەوانە ڕێبازەکەیان ڕێبازێکی کرێکاری نەبوو. ئەمە چ اتحادی شوڕەوی دوای دەهێسی بەولاوە دەهێسی زاینی وە چ چین ئەولەویەتیان لە جیاتی ئەوەی باشترکردنی ژیانی کۆمەڵانی خەڵک بێت و ئەو بەدێهێنانی ئەو ئارەزوانە بێ کە وعدەیاندا بوو بۆ کرێکار و زەحمەتکێشی ئەو وڵاتە ڕقابەت بوو لەگەڵ دەوڵەتانی دیکە. یعنی جۆرێک لە ڕقابەت و جۆرێک لە ناسیۆنالیزمی عەزەمەتطەڵەبی ڕووسی و ناسیۆنالیزمی عەزەمەتطەڵەبی چینی و ئەمانە بەراوردەکردی نیازهای ئەو ناسیۆنالیزمە بوو بە ئەولەویەتیان تا شکڵ پێدان بە جامعەیەکی ئازاد و بەراوربەر و یەکسان وانە. ئەوان ئەو پوڵە پارەی کە چەسانەوەی کرێکار دەستیان دەکەوت خەرجی مسابقەی تەسلیحاتیان دەکرد، خەرجی مسابقەی فەزایان دەکرد، نەیان هێنا خەرجی ژیانی ڕۆژانەی خەڵکی بکەن. چین ئێستا ئەو پارەیە کە بۆ نمایشگای جیهانی سەرفی دەکات، ئەو پارەیە کە بۆ چون نردنی ماهوارە بۆ فەزا دەیکە، ئەو خەرج عزیمانەی کە لە وەردیکە ئەگەر 1/1000 ئەوە خەرجی نەوسازی معدنەکانی بکە هەموو ڕۆژێ ئەو جۆرە کارگەر لەو معداناندا تێدا ناچن خبری ئەوڵی هەموو ڕۆژنامەکانمان بێ. هەربینەوە سەر باسی هەڵبژاردنەکان کاک سەیبراهیم، ئەوەی کە ئێستا بەرحاڵ ڕوون و ئاشکرایە لە ناوچەکانی کوردستانە بە تایبەتی ئێمە بینەسەری بە تایبەت شۆرای شار و گوندەکان شارێکی وەکو ئورومیە هەندێک کەس دەڵێن ئێمە هەڵەمان کرد وتمان بەشداری نەکەن بە خەڵک لە شارێکی وەکو ئورومیە لێنە پێگەی کوردەکان دادەبەزێ. ئەگەر کورد دەسەڵاتێکی نەبێ، ئەگەر بێتە شۆرای شاریش، ئەگەر بێت بە شارەداریش، کاتێک کە تۆ دەسەڵات هیچێکت نییە ئەو پێگەی چۆن دادەبەزێ؟ مەسەلەی ئەسڵی ئەوەیە کە ئێستا کورد استراتیژی چیە؟
ئایا ئستراتێژی کورد لە کوردستان ئستراتژی خەڵکی کوردی ئازادی بڵین حزب سیاسەکانی کوردستان ئەوەیە کە کوردستانێکی سربەخۆ پێک بێنن ئەگەر ئستراتیژیان ئەوە بێت هەزدەبزۆ وریابن ئەو شوێنانەی کە کورد و غێرە کوردی تێدایە نەبێتە گۆمی خوێن سبینی لەسەر دیاریکردنی هەر سنوورێک و هەر ئاواییەک و هەر چۆمێک لەبەرەوە واقعش ئەوەیە کە ئەو ئستراتیژیان نیە بەڵام ئەگە ئستراتیژیان ئەوەیە کە لە چوارچێەوەی ئێراندا و لە دوای ڕوخانی جمهوری ئیسلامی و لە نەتیجەی ڕوخانی جمهوری ئیسلامی مافە پێشێلکراوەکانیان بەدەست بێنن جاوزار دەبێت فکر لە ئەولەویەتیان پێکهێنانی متحیدینی سەراسەری خۆیانە دەبێ ئێمە تەرەفداری هەمبەستەجی کورد و تورک بین لە ورمێ لە میاندووا و لە ساین قەڵا لە هەموو شوێنەکانی دیکە و دەبێت ئەو هەمبەستەجیە پەرە پێ بدەین نابێ ئێستا ئەولەوێت ئەوە نییە بزانین کورد ژمارەیان چەندە ژمارەیان زۆر بێ یاکەم بێ لە بەرابەر دژمنێکی غەداری وەکو جمهوری ئیسلامیدا قراریان کردووە کە ئەگەر دەستکەوتێکیش بەدەست بێنن سبحینی ئەو دەستکەوتیان زۆر کاتی دەبێت بەرەوە من پێم وایە بە هیچ جۆری لە جۆرەکان ئێمە بە حسابی ئەوەی کە کوردەکان لە ورمێ چەندەن و بمان حسابی ئەوە بکەین بزانین جەمعیەتی ئێمە چەندە و جەمعیەتی ئەوان چەندە و هیچتا هیچ نەبووە تۆوی کێشەیەکی قەومی و نەتەوەیی لەناو کورد و تورکدا بنێنەوە کارێکی زۆر زۆر هەڵەیە بەرهەڵە کێشە خودی کۆماری ئیسلامیش خۆتان ئاگادارن خەریکە پەرەی پێدەدا دەبێت پوچەڵیکەینەوە ڕێک بە پێچوانەوە دێ بکەین نابێ بێڵین کارەساتی نەغەدە دووپاتە بێتەوە لە لایەکی ترەوە دەبینین هەر ئەو کێشە لێنانیە کێشە لە بینی ئیستا مەزهەبەکاندا دەنێتەوە کۆماری ئیسلامی بۆ نمونەوە کێشەی داڵەهۆ و سەرپێڵ یانێ ملەتێکی کورد کە چەند سەد ساڵە بەیەکەوە هەزاران ساڵە بەیەکەوەن ئێستا هەر کێشەیان هەبووە دیارە کێشەی بنەماڵایی بووە بەڵام چارەسەر کراوە ئێستا بە دەستی سوپای پاسداران کە لە پشتەوە دیارە تەنانە دەیان گوت خودی سوپای پاسداران تەقەی لە هەندێک لەو کەسانش کردووە کوشتیانی دێت ئەو ئاڵۆزیە دەنێتەوە پێت وایە ئەو ئاڵۆزیەش بتوانێت کاریگەر بێ لەسەر بە بڕوای من ئەوانە گرنگن بەڵام پارازیتن ئەوانە ڕەوتی ئەسلی ژیان و خەباتی چەماوەری خەڵک نین ئەوانە پارازیتایەکن دێن و دۆڕن سەلەفیەکان کە مەسا لە گۆشە و کەنار سەر هەڵدەدەن بە چاوپۆشی جمهوری ئیسلامی یا ئەو کێشەیەکی ئێوە باسان کرد یا بعضێک حتا کێشەی قەومی کە لێرە و لەوێ مەسەن هەڵدەدا و جمهوری ئیسلامی باوەشەین دەکات ئەوە بەشێک لە ئاگاهی عمومی ئەو خەڵکە نیە ینی وشیاری و ئاگاهی لە کۆمەلگای کوردستان و حتا لە کۆمەلگای ئێران بە بڕوای من زۆر لەوە زۆرتر گەشەی کردووە کە ئەو پارێزیتانە بتوانن زەرەری گەورەی لێ بدەن بەڵام زەرەری گەورەی لێ نادەن زەری چکۆڵی لێدەن زەری چکۆڵەشەر زەرەرە دەبێت هەوڵ بدەیت بۆ ئەوەش پێشی بچێت ئەم جارە یەک ڕێزیەکی بەرچاو چ لە چالەکانی مەدەنی چ ناوخۆ چ دەرەوە چ حزبە سیاسیەکان کوردستانی چ ئێرانی یەک ڕێزیکی بەرچاو نسبەت بەو ناگوتنە بە کۆماری ئیسلامیە نسبەت بە دەنگ نەدان لە کۆماری ئیسلامیە بینیمان بەڵام ئەم یەک ڕێزیشە تۆزێ پەرتەوازە بوو هەر بەیەکەوە نەبوو یانێ ئەگەر پێتان وانە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر ناوەندی هاوکاری یا حزبەکانی تر لەگەڵ ئێوەدا حزبی ئەوەدا بۆ نمونە یا پژاک و یا حزبەکانی تریش بەیەکەوە باتایەن بەیان نامەیەکیان دەرکردای کاریگەرتر نەبوو بێگومان ئەوەی کە لە مۆردی ئێراندا ئێستا دەکوتری ئەوە دەستکەوتێکە و پێشکەوتنێک ئەوەی کە ئۆپۆزیسیۆن هەموو یەکدەست بەیەک شەو بەیانیان سادر نەکردبێ بایکۆتی دەکەن ئەوەی کە جەماوەری خەڵک ڕێکخراوە مەدەنیەکان کۆمەلگای مەدەنی بە شێوەی دایکانی دەرکسوتاو هەموو ئەوانە وا بە ڕاشکاوی و بە تێڕادیوی و جەسوورانە دەڵێن خەڵک نەچێتە بەی ڕنگدەندان ئەوە خۆی دەستکەوتێکە لە کوردستانیش ئەوەی کە هاودەنگی هەیە هیچ کلێنێکی تێدا نییە یەک بڵێ شوڕاقەی ناکاو یەک بڵێ ورمێ جارە ئیسtisنایە و یەک بڵێ ئەوانش نەماوە ئەوەش خۆی دەستکەوتێکە بە بڕای من بەڵام ئەوەی کە بەیەکەوە بەیانێکی مشترەک نادرێ خۆبەوە زۆر کلێنێکی گەورە نیە بە بڕای من نەفسی هاو هەڵوێستێکە ئەو کلێنە پڕ دەکاتەوە ئەمە ئێستا مەسەلە لەگەڵ بینەرانی کورد کاناڵ لەگەڵ خزمەتیەوە داین قسە دەکەین و نیشان دەدا کە ئێمە هاو هەڵوێستین لە مەسەلەی هەڵبژاردن ئەو خۆی پەیامیشی باشە بۆ خەڵک دەگەن ئەلبەتە ئەوەیەوە دەیڵێن ئەو دەستکەوت بوو ئەگەر بوو وایە بەڵام ئەوش خۆی گرفتی خۆی هەیە
ئەوە دەبێت هەوڵی بۆ بدەین کە ئەو گرفتەش بەرتەرەف بکەینەوە ڕۆژێک لە ڕۆژان ئەو کەلێنانەش نەمێنێ نەکەن ئەو کەلێنە هیچ کەلێن نەمێنێ کە جمهوری ئیسلامی بتوانێت خەڵکی لێوەربگرێت دژمن بتوانێت خەڵکی لێوەربگرێت و تەفرقە بخاتە ناو ڕێزەکانی خەڵکی کوردستان. دیارەوەی کە خەڵکیش باسی لێوە دەکا و سەرکردەکانی کوردی شەر باسی لێوە دەکەن یەکڕێزیە و گرنگیدانە بە یەکڕێزی. هەر ئێستا گەر لێرە لە کوردستان ئەمە بین وەکو خۆتان ئێوە بۆ لە ناوەندی هاوکاری دانین ناوەندی هاوکاری کێشەیە بۆ ئێوە یا ئێوە خۆتان ناتانەوەی؟ ناوەندی هاوکاری ئێمە پێمان وایە کە لەسەر بنەمایەکی محکەم دانەمەزراوە لەگەڵ ئەوەی کە خۆیان بە هەر دەرەجەیەک ڕێکەوت بن پێمان باشە یعنی ئێمە هیچ شتێکی سەلبی لە ئەو ناوەندی لە پێکهێنانی ناوەندی هاوکاریدا نبینەوە بەجوعی ڕێکخراون بێکەوە بەڵام ئێمە چەند تێبینیمان هەبوو یەکەم ئەوە کە کۆمەڵێک مەسئلەی گرنگی تاکتیکی و سیاسی و استراتێژیک هەیە کە ئەوانە دەبێت دیالۆجی تەواویان لەسەر بکرێ و ڕێککەوتنیان لەسەر بکرێ جار بە بزانین دەتوانین بە تەوافۆ بگەین یان نە مثلا بۆ نمونە وتوێژ لەگەڵ جمهوری ئیسلامی بۆ نمونە مەسەلەی شەڕ بۆ نمونە مەسەلەی هاوپەیمانی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی چ بەشێکی بۆ نمونە مەسەلەی هاوپەیمانانی جیهانی و منتەقەی و زۆر مەسەلەی دیکە کە دەبوایە پێویستە دیالۆگی لەسەر بکرێەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە بەرچاو ڕوونیەوە بچنە ناو پرۆسەی هاوکاریکردن یا هەماهنگبوون لەگەڵ ئەو ناوەندە ئەمە یەک مەسئلەی گرنگە بێزگە لەوانە ئێمە پێشمان باش نەبوو تەرەفیەت دروست بێ یعنی جامعەی کوردستان ببێتە دووبەرەی دژبەیەک دووبەرەی کە مثلەن هەر کامیان لە جەمعێکی نەیاری ئەوی دیکەدا کۆبەتەوە پێمان باش بوو کە ئەو دیالۆگە ئیدامەی بێ تاوەکو ئێمە فۆرمۆلێک دەبینینەوە ڕێگایەک دەبینینەوە یا هەلومەرجێکی و زەر بابەتی پێکرێ کە بتوانین یەکگرتوویەکی پتەوتر بەرامبەر بە جمهوری ئیسلامی تامین بکەین ئێستا ئێمە ئەو شەرای ئەو بارودۆخەمان لەبار لە رووسیاسیەوە پێ لەبار نەبوو و پێمان باش نەبوو بچینە ناو هاوپەیمانیەکەوە کە دوو ڕۆژی دیکە هەڵۆشێتەوە بەرحاڵ لەوانەیە هاوپەیمانیەکانیش هەتا تەنانەت دەتوانێت تاکتیکیش بێت کە گرێم ئێستامە دژمنێکی وەکو کۆماری ئیسلامیمان هەیە دیارە بیرۆڕای خەڵکی کوردستان و حزب سیاسیەکانیش زۆر جیاوازن لە یەک دەتوانێت هەر تەنانەت دژی یەکیش بێ بەڵام دژمنێکی هاوبەشمان هەیە دژمنێکی دڕندەمان هەیە کە نەتەنیا کورد ناوچەکەش گیری کردووە بەدەستیەوە ناکرێ ئەو کێشانە بێڵینەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ خەڵک کە چارەسەریکە لە سندوقی دەنگدانەکان چارەسەریان کات ئێمە هاوپەیمان بینمە یەکەوە ئێستا بە بڕای من ناکرێت زای بۆ ئەمڕۆ ناوەند دەستی هات مزاکرە دەکات لەگەڵ جمهوری ئیسلامی مش دەڵم دەبێت بیرروخێنی دیالۆگە و توێژە ئەو توێژە کراوە ئەو کردەوەی ئەو توێژە نەکراوە بە ئەندازەی پێویستە هیچی لە مشکلاتەوەی کە ئەو توێژانە نەکراون یا مەسەلەن یەکێک پرۆژەی ڕاستانی هەیە دەڵێ من بچم پرۆژەی ڕاستان و خودزانیت بەشەی لە حزبی دموکرات و پرۆژە هەیە ئێمە و پرۆژەیەمان نییە چۆن ئەنی لە هاوپەیمانیەکدا بین لایەکمان بەشەر دێ لایەکشمان مەسەلەن دەچێت جۆرەی دیکە ئەوە دەکات زۆر مەسەلەی دیکە ئەوان لە مەسەلەی تحریمی انتخاباتی دەورەکانی پێشوو مشکل هەبوو بینی ئێمە و چەند بازی لایەنەکانی دیکە لەسەرەوەی کە شوراکان دیاکەینەوە لە ڕیاست جمهوری شورا خەڵکی تێدایە مەسەلەن سلالیان هەبوو منطقیان بخۆ منطقی خوان هەبوو ئەوانە ینی چه هاوپەیمانیەکە کە لەسەر ئەو شتە تاکتیکیانە ڕێناکە ئەگینا لەسەر مافی ژن و مافی کرێکار و ئازادیای دموکراتیک و هەموو ئەو شتانێکە قەرزن بە ئاسانی دەکرێت ڕێکەوە خۆ مشکل لێ بەرنامەی حزبی دموکراتی کوردستان پڕپڕە لەو شتە پێشکەوتوانەی کە تێدان دەبین باشە حتمما دەبێت لەسەر هەموو شتەکان ڕێککەون تا بتوانن نا بەڵام لەسەر شتە ئەساسیەکان کە معنای پراتیکی ڕۆژیان هەیە ئەو بە خۆت دەڵێ شتە استراتیژیکەکان لە هەموو حزبەکانە هەیە و نزیکن نەیەک من ئەرزم کردی ئەوانەی کە ئامانجی نهاین ئامانجی دوورن لەوانەیە شتی هاوبەشیان تێدا پەیدا بێت تێدا هەیە لەسەر مافە دموکراتیکەکان لەسەر ئەوان بەڵام ئەوەی کە مربوطە بە تاکتیک و بە سیاستێک کە ئەمڕۆ دەبێت ڕەچاو بکرێ و ئەمڕۆ معنای عملی پەیدا دەکات بۆ خەڵک ئەلێرەدا ئەگەر ئەو ڕێککەوتنە نەبێ ئەگەر ئەو جیاوازیانە ئەساسی بن یەکگرتنەکە لاوازە و لە زۆک ئێوە هیچ پرۆژەیەکتان هەبووە تا ئێستا بۆ یەکگرتنێکی باشتر و پتەوتر ئێمە پرۆژەکەمان ئێستا هاوکاریە لە بواری دیاریکراودا
بۆ ئەوەیکە یەکتر تاقیکەنەوە هێزەکان یەکتر دەگەڵ یەکتر ئاشنا بن زۆرتر لە هەمان کاتدا ئومێدێکیش بە خەڵک بدەن مەسەڵەن ئێمە کتومانە با لە دەروەی وڵات هاوپەیمانیەکمان هەبێ بۆ پەیوەندیگرتن دەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان دەگەڵ سازمانهای پێشکەوتن خواست دەگەڵ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەگەڵ بۆ کۆکردنەوە یارمەتی بۆ ئەکسیۆن بۆ هەموو شتێک وتومانە لە هەر مۆردێکی وەکو مەسەلەن هەڵبژاردن یا مەسەلەن نەورۆز یا کێشەهایەکە لە هەرێمی کوردستان بۆمان ڕوودەدا لە هەمووانە بێندانیشین هاوکاری بکەین بێکەوە و ئەو هاوکاریمە معنایشی کردداری هەبێ بۆ خەڵک بزانێت کە ئێمە بەکردەوە خەریکین لێک نزیک دەبینەوە تەنیا شعار نییە تەنیا ئەوە دڵخۆشکردنیی زاهری خەڵک نییە بەڵکە کردەوەیکی لە دەکەوێتەوە مەسەلەن ئێمە بێکەوە مانگرتنی گشتیمان ڕاگەیاندۆ لایەنەکانی دیکە سەرکەوتوو بوو کارێکی باش بوو بەیەکەوە پرۆژەی پارلمانی عێراقمان خۆنسا کردوێتەوە کە دانەویست فشار بێنن بۆ ئۆپۆزیسیۆنی کورد لێرە لە کوردستانی عێراق نەمێنن بەیەکەوە جێژنی نەورۆزمان بەڕێوە بردو بەیەکەوە هەڵبژاردنمان تحریم کردو ئەوانە هەمووی دەستکەوتی باش بوون ئەوانە ئێمە دڵێن سەر ئەوانە بەردەوە باش ڕاپەڕینەکەی باشووری شەگەر ئێمە لە بەرچاو بگرین هاوپەیمانیەک دروست بوو لەو کاتە لە چەپی چەپەوە تا ئەو پەڕی ئیسلامی ئەو کاتە هاوپەیمانیەکەش دەنگی داوە یانێ شتەکە جۆرێک بوو کە بە عەمەلی بینیان نەتیجەکەیان بینی لە بەردەم گۆڕانکاریی گرنگی منتەقەی داوە ڕوویدایانی یعنی بارودۆخێکی سیاسی ڕوویدا بوو کە ئەوەی هەڵدەگرت چارەیەک نەبوو ئەمریکا هات بوو داهاتە منتەقەکە زۆنی 36 دەرەجە دیاری کرا بوو سەدام زەعیف کرا بوو شەڕی کۆیت ڕوویدا مەجموعەیەک ڕووداوی گرنگی کە هەمووی کاردانەوەی جیهانیان هەبوو هات بۆ ئاراوە یانە دەبێت حتمما شرایط بە سەرمانابی سەپێنێ یاوەی کە خۆمان نابێ بەڵام شرایەتی پێویست دەبێت بخۆڵ خێبەوەی کە کارێکی پتە و شکڵ پێ بدەین وەکو ئاخرین پرسیار دیارەمان دوشمان کردی وەکو ئاخرین پرسیار دۆخی ئێران و کوردستان چۆن دەبینن ئێران بەجیا کوردستان بەجیا بە بڕوای من جمهوری ئیسلامی یەکجار زۆر شپرزەیە وەزعی و ئەو شپرزەیەی هەر تەنانەت ئەگەر ئەو هەڵبژاردنانەش بە مەبنا بگرین بە جوانی تا دەبینی تۆ دەبینی مەسەڵەن فەرزکێکی وەکو لاریجانی هاوپەیمان و خۆشەویستی نزیکی خامنەیە و بەبێ مەشوەرەتی ئەو خۆی ناچی خۆی بەربژێر بکە بۆن بەڵام هەر لەلایەن شوڕانی یابانەوە ڕەت دەبێتەوە خامنەیی ناتوانێت بێنێتەوە جێ خۆی هەتا بڕیاریدا بڕیارەکە جێبەجێ ناکرێت ئەوەی کە مەسەلەن فەرزکە لە مەجلیسی ئێران گەڵاڵەیەک تەرحێک هاتووە لایحەیەک هاتوۆتە مەجلیس کە دەڵێ دوای گۆڕانی حکوومەت دوای گۆڕانی ڕوحانی دوای دوانێ هیچ مەمورێکی دەوڵەت هیچ وەزیرێکی دەوڵەتی هیچ مەموریی پایەبەر تا 3 ساڵ حەقی نەپچێ بۆ دەرەوە لەبەرەوە ئەوەندە لە خۆیان نیگەرانن پیان وایە ئەگەر مەسەلەن مەموران وەزەرایکی کابینە یا مدیرانیشی دەرەجە ئەوڵیان بچن بۆ دەرەوەی وڵات نایەنەوە نەکار نایەنەوە کۆڵێکی معلومات و ئەسراری ئەو دەوڵەتە ئفشا دەکەن ئەو ینی ئەوەندە لە خۆیان نیگەرانن کە حتا گەڵاڵی ئاوە دێتە مەجلیسەوە یا مەسەلەن ئەوەی کە لە بواری ئابووری مەسەلەن لە بواری ئابووری ئەو فشارانەی کە بەسەریانەوەیە خەریکن بە شەپەڵاغە لە ڕوومەتی خوان سوڕا دەکرن ڕوحانی دەڵێ ڕێک کەوتوین لەگەڵ ئەمریکا دەڵێ جارێ زۆری ماوە ینی خەریکن ئەمڕۆ بە سبەی نییە بۆ دەژین بۆیە بە بڕوای من تەنیا ئامرازێک کە ئێستا بۆمانەوە هەیەە هەر سەرکوتە بۆ سوپای پاسداران و بەسیج و ئەو هێز ئەمنیەتەکانن لەو لە حەزەوە وەزعێکی زۆر زۆر شپرزان هەیە ڕۆژاواش ئێستا تەنیا نیگەرانیە کایەتی ئەوەی کە مەبادە کۆنتترۆل ئێرانە دەست دەرچێت ڕاپەڕین بکرێت سەرهەڵدان بکرێت کۆنتترۆل نەکرێت معلوم نەبێ وڵاتە بەروچە دچێت ئەوانی دەنا مەسەلایان ئەوەیە ئەگینا امتیازێکی ویان بە جمهوری ئیسلامی نەدا پێزگە لەوانە خۆشتان فەرمووتان تەمەشا دەکەی چەندە کەلێنی تێدا جمهوری ئیسلامی ئیسرائیل دێ ئەمباری ئەسرادیان دەستزێدەی باتەرەوە ئەو دەستگا ئەمنیەتی کە لە خەڵکەکەی خۆی ئاوا مەسەن دڕا لەگەڵ خەڵکی خۆی ناتوانێت ئەمنیەتی دانشمەندانی ئەتۆمی خۆی بپارێزێ هەر ڕۆژە جگایکی لێت تەقێتەوە بە هەزار میلیارد زەرریاندا لەو ساتی نەتەنز کە ئەویان کردبوو اینجا لە هەمووی ئەوانم لەگەڵ هەمووی ئەوانە دایرەی دەسەڵات هەرچی دێ و بەرتەسکتر دەبێتەوە تر لە ئەحمەدی نەژادەوە بگرێت تێدا جێ نابێتەوە
تا ئەوانەی کرد وەختی ئەحمەدی نژاد جێینە بۆ بزانێتتر چەندە بەرتەسک بۆتەوە و چەندە هەڵوەریوە لە نێو خۆیدا بۆیە ئەوە وەزی بەنظرم وەزی جمهوری ئیسلامی خۆشبەختانە زۆر پرزەیە و جەماوەری خەڵکیش بەخۆشیەوە وریان بەرزە ئەتراس هەیە بەردەوام ڕۆژ نێنی ئەتراز و نارزاتی دەربڕین نەبێ ئیتر هەنگاوەکانی دیکە دەبێت ئاگاهانە هەڵگیری بۆ کوردستان لە مۆردی کوردستاندا من پێم وایە کوردستان یەک امتیازی گەورەی هەیە ئەویش خەڵکەکەی جۆبیستی حزبە سیاسیەکانی یعنی حزبە سیاسیەکان لە ناو خەڵکی کوردستاندا نفوزیان هەیە و ئەوە ئیمکانی ئەوە دەخۆڵخێنێ کە ئەگەر هاوسەنجی هێز لە سەتی ئێراندا زۆرتر بگۆڕێ وەزی دەوڵەتی جمهوری ئیسلامی لە مەرکەز شپرزەتر بێ ئێمە بتوانین هەنگاوی گەورە هەڵبگرین. مەبەستان شەڕی چەکداریە؟ مەبەستان شەڕی چەکداریە؟ نەدامە شەڕی چەکداری بێگومان خەڵکی کورد بۆی ئاسانە دەست بۆ چەک بردن بەڵام مەسلەی ئەسلی ئەوەی ئێمە جەماوەری ئەو جەماوەرە بخینە کار بۆ ئەوەی کە ئێرادی خۆیان بسەپێن ئەو وەختە خەباتی چەکداری زۆری خۆی توانێت ببینێ بڕای من نابێ خەباتی چەکداری زمینە و ئیمکانی ئەو بوژانەوە و سەرهەڵدانەوەی خەباتی مەدەنی لە باربەرێ و دەبێت زۆر بە وشیاری و ئاگاهیەوە لەو ئەمرازە کەڵوەربگیر خەباتی مەدەنی سنووردار نییە یانێ سنووردارە ناتوانێت لە سنووری خۆی تێپەڕێنێ ئەبینین مامۆستای زمانی کوردی بە 2 ساڵ زیندان حکم دەدرێت ئەبینین چالەکانی ترمان بە شێوەی گوماناوی سەریان نەژێراوە دەردێن باسی ئەوە دەکەین کە هاوسەنجی هێز زۆرتر بگۆڕێ باسی ئەوە دەکەین کە ینی قسەومانەوە کۆماری ئیسلامی دەسەڵاتی زعیف کۆماری ئیسلامی ئێستا زعیف بووە ولا زعیفتریش دەبێ بە بڕای من و کۆنتترۆلی بەسەر زۆری لە منتەقەکان لەوانە کوردستانی لاوازتر دەبێت ئێمە دیومانێنی جمهوری ئیسلامی لاوازمان دیوە جمهوری ئیسلامی لاوازمان دیوە کە کوردستان هەم شاری ئازادی تدا بووە منتقی ئازادی تدا بووە ئەم پێشمەرگەت یا جەولەی کردووە هەم خەڵک نارزاتی دەربڕیوە بەرەوە ئێمە دەبێت چاوەڕوانی ئەوە بین دەبێت هەوڵ بدەین بۆ ئەوە نەخەر چاوەڕوان بین هەوڵ بدەین بۆ ئەوە کە لە تێکەڵاوکردنی خەباتی خۆمان دەگەر خەباتی سراسەری لە ئێران ئەو هاوسەنجێ وا بگۆڕین کە هاوسەنجەکە گۆڕا ئێمە تەجربە و مێژوویەکمان هەیە کە دەتوانین کەڵکی باشتری لەوەربگرین و واقعان دەنجی شۆڕشی ئێران بین لێرەوە ببوورە من وتم آخرین پرسیارەوە لێ لەسەر ڕیزنی جەنابەت ئەم پرسیاری شەهر قسەکانی جەنابەت هەڵی دەگرێت ئێمە تەجربەی ئەزمموی ساڵی 57مان هەیە ئەوە بوو ئەرتەش لێک هەڵنەوەشاوە ئەرتەش ماوە لە ئێراندا بۆ بەناو پاراستنی سونوورەکان ئێستا لە ئەرتەش خراپتر یان سپای پاسدارانیش زۆر لە ئۆپۆزیسیۆنە ئێرانیەکان داوای دەکەن کە بمێنێتەوە حتا ئەگەر کۆماری ئیسلامیش بڕوخێ چه تەزمینێک هەیە کە کوردستان کۆماری ئیسلامی بڕوخێ دیسان ئەو سپا و ئەرتەشا هەرە و سەرکوتە لە کوردستاندا نەکەن ئێمە ئامادە نین بۆ ئەو کارە ئەگەر شەڕی چەکداری نەکەین ئەو وەختە قسەی لێ دەکەین بەڵام بە بڕوای من لە کوردستان هەمیشە ئامادەیە بۆ مقاومەتی چەکداریش لە کوردستان دەستبردن بۆ چەک زۆر ئاسان لە ئاسی جەماوەریدا بەڵام لە ئیسفان ئاسان نییە لە مەشەد ئاسان نییە سنەتی نییە ئیسفان و مەشەد بەڵام لە کوردستان سنەتی هەیە ئێستاش زۆربەی ماڵی کوردەواری بگەڕی لە کادێنەکانیان و لە ژێر زەمینەکانیان حتمما تیخەڵەیەکیان هەژاردوێتەوە جا باشە بە چ کەڵکێ دێت چه ئەو کاتە بمان کوژن چای ئێستا بمان کوژن بۆ زووتر نەچین بەهانەیەوە بە بڕوای من شەڕ کاتاکتیکی مشەخەسە زەمان و مەکانی دەبێ بە دقت دیاری بکرێت چه زمانی دەستی دەدەی لە چه مەکانێکە و دەستی دەی هێزی خۆت بناسی هێزی دژمن بناسی شەڕ دانیشی خۆی هەیە دەبێت ئەو دانیشە بەکاربێنی بۆیە من پێم وانییە کە خەڵکی کوردستان دەبێت لە ئێستاوە دڵنیابێت لەوەی کە دەست بۆ چەک نابە بەڵام لە هەمان کاتە دەبێت بزانێ قارەمانانێک نین لە دەرەوەی سنوورەکانەوە بێن نەجاتیان بدەن نەجات بەخشی خۆیان هەر خۆیانن لە ناوە وڵات لە ئاسی جەماوەریت زۆر سپاس بۆ کاک سەید ئیبراهیمی عەلیزادە سکرتێری گشتی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران سپاس کە لەم بەرنامەیەدا بەشداریتان سپاس بۆیش هەربژین خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی دیداری تایبەتی ئەمڕۆمان تا کاتێکی تر و دیداری تایبەتێکی تر مەڵەوە